کەسێک عەرزی پێغەمبەری خوای کرد صلی الله عليه وسلم من نەجات ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەچی ڕزگارم دەبێ بەچی دینەکەم سەلامەتە بەچی دنیاکەم سەلامەتە بەچی بێوەی دەبم بەچی نان بڕاو نابم بەچی بێ حرمەت نابم پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئاگال لە سێشت بێ یەکەم ئەمسک عەلەیکە لیسانەکە ئاگات لێ بێ خۆت بپارێزە لە قسەیەک کە لەسەرت بکەوێ ئەمسک ها چۆن لە پارشێوانە دەماوت دەیگوت ئیمساکە یعنی دەست بگرنەوە خەڵکی نەوەختی بە بانگی بەیانی تر هیچ کە مەخۆن و مەخۆنەوە ئیمساک یعنی زمانت بگرە تۆزە کورتی کەوە کاکە بە هەموو لایەکە ڕایدەوەشێنی جا شەر نیە جاری وا زمانت یەک قسەی نەکردووە ئەم پەنجەی سەر ئەم موبایلەت ڕۆژ حتا ئێوارە خەریکی لایک و کۆمنتی بۆ ئەم و بۆ ئەو بەدار و بەردار ڕایدەوەشێنی ئەوە زمانە سە زمانی سەردەم ئەمڕۆ خەڵک هەیە بڕواتان هەبێت لە بەیانی تا ئێوارە باوەڕ ناکەم چوار قسە بکە بەڵام ملیۆنە قسەی کردووە چونکە یەک ملیۆن خەڵک ئەو کۆمنتی تۆ ببینێ ئەو لایکەی تۆ ببینێ بەشداریت کردووە لە هەموویدا ڕەشیش نابێتەوە جاران قسەیەکە دەکرد لە مەجلیسێکە دوای دەچووی دەڵێ فڵان کەس گەر نمازاکە ئێستا گەر نازایەکەش نییە تۆزێ زمانت کورتکەوە واتە زمان جا دەکرێت بە قسە بێ بە نووسین بێ بە لایک بێ بە کۆمنت بێ بە ئیمۆجیەک بێ ئەمانە هەموو قسەکردنە فەرموویەکە دەتەوێت نەجاتت بێ دینەکەت سەلامەت بێ ژیانەکەت سەلامەت بێ قەدر و حرمەتت سەلامەت بێ کاکە تووشی دوژمنایەتی نەبی ناحەزت زۆر نەبێت دۆستێک پەیداکەی ئاگاد لە زمانت بێ هەندێک قسەت کەمکەوە عەلەیکە ئەوەی کە لەسەرت دەکەوێت چەند فرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زیێڕینن عەلەیکە ئەوەی لەسەرتە قسەیەک دینت لە کەدار بکە مەیکە هەر قسەیەک بۆنی کوفر و بێدینی لێبێت نەچی زمانت بپارێزە لەگەڵێ بێدینی قسەیەک دەکە نەچی لایکی بۆ بکەیت جاخۆ ئەو کردوێتی تۆ هیچ نەکردووە لە ماڵەوە پەنجەل لێداوە بووی بە شەریکی ئەو کوفرە ئەو بێدین بوو تۆش بێدین بووی هەشتێ زەرەر لە دینتدا نەچی توخنیکەوی نزیکی مە بۆ زمانتی لە ئاستاک ببڕە هەر وشەیەک کەرامەتت ڕووشاو بکە مەیکە هەر وشەیەک لەسەر کەرامەت و حرمەت و ڕێزت بکەوێ مەیکە بۆ پێی پێ بکەنم بۆ ئیمۆجیەکی بۆ دابنێم بۆ هاهایەکی بۆ بکەم بەشەوە ڕۆژێ بینیەوە ڕۆژ دەمە دنیاە زەوی خڕە دەگەیتەوە بە یەکتر تۆ ناحەزێکت بۆ خۆت پەیدا کرد بە هیچ و خۆڕایی بە بەلاش باشە هیچ قازانجێکت کرد نەوەڵڵا عەلەیکە لەسەرت کەوت دڵ نائارامێکی شتەیە شەو دەچێت سەر جێگای خەوتن باشە بۆ هەم ماندوو خۆ هیچم نەکردو بۆ دڵم ناڕەحەتە خۆ گرفتێکم نییە ئەوەی ئەوەیە زۆر قسەی عەلەیکەت کرد کە لەسەرت کەوت لەسەر دینەکەت کەوت با بمە غەیبەتە خەڵک ئێستا هەر غەیبەت وەکو چەرەسات دەخوا گۆشتی براکەتە بە مردویی ئەگە وانە بێ بوختانی بۆ کرابێ تۆ ئاگال لە هیچ نییە تۆش بەشداری ئەو بوختانە دەکەی بەداری حەد نەبێ پاڵ نابێەوە بۆیە ئەگەر دەتەوێت ڕزگار بی نەجاتت هەبێ ئەمسک عەلەیکە لیسانەک زمانەکەت لە قسەکردنە پەنجەکەت لەسەر مۆبایلەکەت و کۆمنتەکان و لایکەکان و ئەوانە ئاگادار بە